نووسەری بەناوبانگ دکتۆری برایم فەقێت 10 کلیلی داناوە بۆ گەیشتن بەلووتکە. یەکەمیان بڕوا بکە کاتێک ئەوانی تر بەگومانن. دووەمیان کار بکە کاتێک ئەوانی تر خەون دەبینن. سێەم گوێ بگرە لە کاتێکدا ئەوانی تر قسە دەکەن. چوارەم بەشان و باڵیاندا هەڵبدە کاتێک ئەوانی تر ڕەخنە دەگرن. پێنجەم پێ بکەنە کاتێک ئەوانی تر دەناڵێن و گازاندە دەکەن. شەشەم دروست بکە کاتێک ئەوانی تر دەڕوخێنن. هەفتەم لەبیر بکە کاتێک ئەوانی تر پێداگری دەکەن. هەشتەم لێبوردە بە کاتێک ئەوانی تر تۆمەت دەبەخشنەوە. نۆیەم خۆشەویستی دەرببڕە لە کاتێکدا ئەوانی تر تۆمەتباری دەبەخشنەوە. دەیەم لەبیری نەکەیت کە پێویستت بە گیانێکی گاڵتە جارانە و کە مۆڵکەیەکی گەورەی ئارامگریشە.